ئەمەی دەبینن نوێترین بەرهەمی کۆمپانیای سامسونگە کە ئەویش گەلاکسی S23 ئەڵترایە کە ئەم مۆبایلە هەمیشە کۆمپانیای سامسونگ شانازی پێوە دەکات کە یەکێکە لە باشترینەکانی ساڵ. ئەگەر بینە سەرباسی تایبەتمەندەکانی مۆبایل ئەم مۆبایلە لە بەشی پێشەوەیدا خاوەنی ڕووناکە بە قەبارە 6.8 ئینچ لە جۆری داینامیک ئەمۆلید کە بە ڕوونی کواد HD پلەسە بە هەروە ڕوونیەکەشی تووکەیە و تێکرای وەڵامدانەوەی ڕوونماکەمان 120 هێرتزە و تێکرای ڕووناچە ڕوونماکەمان لە بەکارهێنان لە بەڕۆژدا دەکاتە 1750 نیتز. هەرچی دەربارەی چارەسەرکەری ئەم مۆبایلەیە کۆمپانیای سامسونگ بە هاوکاری لەگەڵ کۆمپانیای کوالکۆم نوێترین چارەسەرکەری لەسەر ئەم مۆبایلە بەکارهێناوە کە ئەویش سنابدراگۆنی 8 دووەمە کە 134 خێراترە لە نەوەکانی پێشخۆی کە ئەمەش توانایەکی لە ڕادەبەدەر دەدا بە مۆبایلەکە و هەروەها یارمەتیدەری مۆبایلەکە دەبێت لە کەمتر خەرجکردنی وزە و پاتری کەمتر دێتە خوارەوە. هەرچی دەربارەی کامێرای ئەم مۆبایلەیە کۆمپانیای سامسونگ بۆ یەکەم جار دەستبەرداری کامێرای 108 مێگاپیکسلی بوو و لەم مۆبایلێدا نوێترین کامێرای خۆی کە 200 مێگاپیکسل و هەستەوەری تایبەت